بەشێک لە دانیشتوانی گەڕەکی مامۆستایان لە قەزای چەمچەماڵ بە هۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان و قیرتاونەکردنی گەڕەکەکەیان گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا. لە بەیاننامەیەکیشیاندا کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە، داواکارن لە ماوەیەکی نزیکدا گەڕەکەکەیان بۆ قیرتاو بکرێت. بەو پێی چەندین گەڕەکی نوێ دوای گەڕەکەکەیەوان دروست کراوە و خزمەتگوزارێ سەرەتایەکانی بۆ دابین کراوە. لەو ماوەدا کە لە ١42 کارەکانی تەواو بووە و لە 158 کارەکانی ماوە و کارەکە زیاتر لە 6 ساڵە وەستاوە. ئەمەش گرفتێکی زۆری بۆ دانیشتوانی گەڕەکەکە دروست کردووە کە لە وەرزی ستاندا قوڕا و چڵپا و لە وەرزی هاویندا تەبوتۆز و بێزار و هەرەسانی کردوین. داوا لە بەڕێستان دەکەین بودجەی پێویست بۆ پرۆژەکە تەرخان بکەن و هانی کۆمپانیای جێبەجەکار بدەن کە دەست بە کارەکانی پرۆژەکە بکاتەوە، چونکە بەڕاستی خەڵکی بەهۆی نەبوونی قیرتاوە تووشی نەهامەتی و زەحمەتێکی زۆر هاتوون و ژیان لەم گەڕەکەدا زۆر زەحمەت بووە ئەگەرچی گەڕەکە لە سەمتەی شاردایە. ئێمە وەکو پشتیوانی ئەم داواکاریە زیاتر لە 1000 واژۆی دانیشتوانی گەڕەکەمان کۆ کردێتەوە، بەردەوامش دەبین لە هەوڵدان دروستکردنی فشاری مەدەنیانە. ئێستا ئەوەی ئێمە ئاگاداری هەواڵەکانین و لەم لەولە کە حکوومەت پرۆژە تەقدیمەکە، پرۆژە زۆر لەمە ئێمە گەورەتر تەقدیم کراوە. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بە دەنگی داواکاری ئەم گەڕەکە و هەموو خەڵکی چەمچەماڵەوە بێت. ئێمە ئەگەر حکوومەت ئاوڕمان لێ نەداتەوە دڵنیا بن بەردەوامە بین لەم فشارە مەدەنیە و خەڵکی زیاتر دێتە بانجعدا، هیوادارم حکوومەت لێ نەگاتە ئەو ڕادەیە بەدەنگی داواکاری خەڵکی ئەم گەڕەکەەوە بێ. ئێستا ئەمڕۆ گردبوونەوەیەکمان کردووەمانەوەی فشارێکی مەدەنیانە لەسەر حکوومەت دروست بکەین بۆی قیرتاو بۆ ئەم گەڕەکە بکرێ، چونکەم لە شارەکانی تر گەڕێک لە دەوری شارەکە قیر دروستەکرێت 150 مەتری 100 مەتری. ئێمە شەمانەوێت کە گەڕەکەکەمان و منتیقەکەمان ناسراوە بە ناوچەی پیشەسازی و گازی سروشتی، ئەمانەوێت حکوومەت ئاوڕێکی خێر لەم ناوچەی بداتەوە ئەگەر نافشاری مەدەنیانەی زیاتر دروستەکەین لەسەر حکوومەت و کاربەدەستانی ئەم سنوورە. سەرۆکی شارەوانی چەمچەماڵ هۆکاری قیرتاونەکردنی گەڕەکی مامۆستایان بۆ بەردەوامی قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە و دەڵێت چەندین جار نووسراوی فەرمیان ئاراستەی هەریەک لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی کردووە، بەڵام بە بیانووی قەیرانی داراییەوە تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. داواکاری ئەو هاوڵاتیانە ڕەوایە داواکانیان لەسەر حەقە مافی خۆیانە کە گەیشتونێ بە ساڵی 2021 ناکرێت لەم سەردەم و زەمانەیە خەڵک تا ئێستا لە زستانە لەناو قوڕ و قوڕاوە بێت و لە هاوینیشە لە تەپ و تۆزا بێت. ئێمە چەندین جار داواکاریمان بەرز کردو بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی شارەوانی بۆی پارەیەک تەرخان بکرێت بۆ تاواکردنی ئەو پرۆژانە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی شارەوانیش هیچ وەڵامێکی دڵخۆشکەرمان دەست نەکەوتووە. گەڕەکی مامۆستایان لە ساڵی 2004ەوە بنیاد نراوە و لا ئێستادا زیاتر لە 2000 خێزان تیایدا نیشتەجێن کە بەشێکی زۆریان مامۆستا و فەرمانبەرن. لە مانگی ئایاری ساڵی 2013دا بڕی 3 ملیۆن دۆلار بۆ خزمەتگوزارێ سەرەتایەکانی گەڕەکەکە دابین کرا. بە بڕی 1,100,000 دۆلار پرۆژەی دروستکردنی شۆستە و ئاوەڕۆ بۆ گەڕەکی ناوبراو جێبەجێ کرا، بەڵام بە بیانووی بەردەوامی قەیرانی داراییەوە تا ئێستا پرۆژەی قیرتاوکردنی گەڕەکەکە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە کە بڕی 1,900,000 دۆلاری پێویستە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.